ماڵە سپێ دیوە تەنیش ماڵە سپێکە سەنگەریەوانە چاو لێ کەستا لەوێدا. چیای باشیک دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شاری مووسڵ کە لە ئێستادا پێگەی سەرەکی چەکدارانی داعشە. ئەم چیا بەهۆی هەڵکەوتەی جوگرافیایەکەی شوێنێکی گرنگ و استراتیجیە بۆ هێزەکانی پێشمەرگە. هەر بۆیە پێشمەرگە هەتا بە ئەمڕۆ نەهێشتووە بە هیچ شێوەیەک داعش لەم سنوورە پێشڕەوی بکات. گرنگی چیای باشیق لە زۆر ڕوویە لە ڕووی استراتیژی سەربازیەوە دەتوانین بڵێن زۆر گرنگە. هەم ناوچەیەکی زۆر گرنگە بە نسبەت هەرێمی کوردستان هەمیش بۆ کۆنتڕۆلکردنی جموجۆلی هێزی دوژمن لە ناوچەکانی سەهلی نینەوە و دەشتی نینەوە دەتوانم بڵێن بۆ قۆناغی داهاتووی پێشڕەوی هێزی پێشمەرگی کوردستانیش ئەهەمیەتی چیای باشیک زۆر گرنگە. شارۆچکەی باشیک کە لە ڕابردوودا شوێنی پێکۆژیانی مەسیحی و ئێزیدی و موسڵمانەکان بوو لە ئێستادا کەسی تێدا نەماوە و بووەتە مۆڵگەی چەکدارانی داعش. ئەو چەکدارانە لە نێو گوندەکەدا بۆ مانەوەی خۆیان کەڵکیان لە خەندەق و تۆنێلی سەربازی وەرگرتووە تاکو لە بردمانی فڕۆکەکانی هاوپەیمانان بەدوور بن. بەڵام فڕۆکەکانی هاوپەیمانان بەردەوام لەسەر شاری مووسڵ و شارۆچکەی باشیک چاوەدێری چەکدارانی داعش دەکەن. لە کاتی هەیە ئەگەری هەر هجوومێکی تیمێکی چەند کەسیان کە بۆ سەر چیای باشیک دەکەوێ و بەستی زەربەدەدان لە هێزەکانی پێشمەرگە لە پاش گەڕانەوەیان لە ترسیەوەی کە تەیارە نەگاتە سەریان و کۆمەڵە چاڵ و خەندە کوشتیان لەداوە لەم شاخەدا بچنە ناوی خۆیان هەشار بدەن. بەڵێ لە ناو باشیکر حەفری زۆر گەورەیان لێداوە دایان پۆشیە بۆ ئەوەی کە لە هێرشی ئاسمانی تیارەکان بەدوور بوون. ئەم جادە ڕێگەی سەرەکی و نزیکترین ڕێگایە بۆ نێو مووسڵ. ئەگەر هێزەکانی پێشمەرگە لە ئۆپراسیۆنی شەڕی مووسڵدا بەشداری بکەن لەم ڕێگایە کە نزیکترین ڕێگایە هێرشی خۆیان دەست پێ دەکەن و ئەمەش وای کردووە لە چەکدارانی داعش کە هەموو ڕێگاکە تێنتی ڕێژ بکەن. مووسڵ گرینگە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق و بۆ هەموو ناوچەکە لەبەرەوە ئێمە بە پێی پلانی خۆمان بە پێی پێویستی خۆمان بەشداری دەکەین. هەتاکو ئێستا چەند جارێک لە کۆبوونەوەی سەرۆکی هەرێم لەگەڵ فەرماندەکانی پێشمەرگە باسیەوە کراوە کە هێزەکانی پێشمەرگە بەشداری لە ئازادکردنی شەڕی مووسڵ دەکەن و بۆ ئەم مەبەستەش پلان و تاکتیکی سەربازیان داڕشتووە. ئاڵاوشیار NRT چیای باشیک.